بەناوی خوا بەڕێز جێگری سەرۆک وەزیران جەنابی کاقوبات تاڵەبانی، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێزان سەرۆک زانکۆکان و مامۆستایان و خوێندکاران، میوانانی بەڕێز لەگەڵ پاراستنی پایە و پێگەکانتان بەیانیتان باش. خۆشحاڵین کە ئیمڕۆ بە ناوی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک دکتۆر ئارام محەممەد قادر لەگەڵتان ئامادە ئەبین لە مەراسیمی دووەمین پێشانگای نەکست ستێپ جێی خۆیەتی بە ناوی جەنابی وەزیرەوە دەستخۆشی و سوپاس و پیرۆزبایی خۆمان ئاراستەی ڕێکخەرانی ئەم پێشانگایە بکەین کە توانیویانە بۆ ساڵێکی تریش بەردەوامی بەم پێشانگایە بدەن کە لە ڕێگەیەوە خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن بە خوێندکارانی دەرچووی پۆلی دوانزەی ئامادەی و ڕێنیشاندەریان دەبن بۆ هەڵبژاردننی ڕێگەی ڕاست و دروستی بنیادنانی دواڕۆژی خۆیان. لەمانەش گرنگتر ئەوەیە کە ئەم پێشانگایە لە کاتێکی زۆر گرنگ بەڕێوە دەچێت کە لە ئێستادا پرۆسەی زانکۆلاین و وەرگرتن لە زانکۆکان دەستی پێکردووە، بۆیە دەستخۆشی لە تیمی سەرپەرشتیار و ئامادەکاری پێشانگاکە دەکەین بە هەوڵ و ماندووبوونی ئەوان ئیمڕۆ هەمومان لەم کەرنەڤاڵە زانستی و ئەکادیمیا کۆبووینەتەوە. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە کە بازاڕی کار لە سەدەی 21دا پێویستی بە دەرچوویەک نییە کە بە تەنها زانست و زانیاری هەبێت، ئەبێت بەڵکو پێویستی بنەوەیەکە کە سەرەڕای هەبوونی زانست و زانیاری ئەبێت داهێنەر و کارساز بێت، پڕچەک بن بە کارامەیە پێویستەکانی بازاڕی کار، توانای زاڵبوون بەسەر ئاڵنگاریەکان و خۆگونجانیان هەبێت لەگەڵ گۆڕانکاریە خێراکانی سەردەمی ئێستا. بۆیە زەرورەتی پەیوەندی پتە و لە نێوان زانکۆکان و بازاڕی کار لە هیچ کاتێکدا هێندەی ئێستا گرنگ نەبووە. هەر لەم دیدگایەوە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین ڕەهەندەوە کاری کردووە بۆ بەیەکەوە بەستنەوەی زانکۆکان بە پێداویستیەکانی بازاڕی کار و ئاراستەی گەشەی ئابووری نێوخۆیی و نێودەوڵەتی. بۆ ئەم مەبەستەش وەزارەت چەندین پرۆژەی جێبەجێ کردووە. نمونەی ئەم پرۆژانە: یەکەم، برەودان و فراوانکردنی سەنتەرەکانی پەرەپێدانی کار، سەنتەرەکانی CDC کە پێشتر بۆ ماوەی چەند ساڵێک ڕاستەوخۆ لەلایەن برای بەڕێزمان جێگری سەرۆک ئەنجومەنی وەزیران جەنابی کاقوبات تاڵەبانی سەرپەرشتی دەکرا. دواتر لە ساڵی 2021 ئیدارەدانی ئەم سێنتەرانە خرایە سەر وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. لە ئێستادا ئەم سێنتەرانە بەو پەڕی کاراییەوە بەردەوامن لە ڕاهێنانی خوێندکاران لەسەر کارامەیە پێویستەکانی بازاڕی کار و ساڵانە هەزاران خوێندکار لە خولەکانی ڕاهێنان بەشدارە بن. دووەم، دەستپێکردنی پرۆژەی پەرەپێدانی پرۆگرامەکانی خوێندن بە مەبەستی گونجاندنیان لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کار. بۆ ئەم مەبەستە ڕێنمایی پێویست دەرکراوە و چەندین لێژنەی پسپۆریە هاوبەشەکان لە نێوان زانکۆکان دروست کراوە. کارەکان تاکو ئێستاش بەردەوامی هەیە. بەو پێوەی پەرەپێدانی ناوەڕۆکی پرۆگرامی خوێندن پرۆژەیەکی استراتیجی درێژخایەنە. سێەم، دامەزراندنی بۆردی ڕاوێژکاری پیشەسازی واتە ئیندەستری ئەدڤایزەری بۆرد بە پاڵپشتی کۆنسوڵگەری گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕێکخراوی ئایرێکس. ئەم بۆردە پلاتفۆرمێکی ڕاوێژکاریە بۆ پتەوکردنی هەماهەنگی نێوان دامەزراوەکانی خوێندنی باڵا و کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی لە پێناو بەستنەوەی زیاتری ناوەندەکانی خوێندنی باڵا بە پێداویستیەکانی بازاڕی کار و ئاراستەی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان. ئەم بۆردە کار دەکات بۆ دروستکردنی تێگەیشتنی هاوبەش و هەماهەنگی و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی بەردەم گەشەکردنی ئابووری و دەرفەتی کار لە هەرێمی کوردستان. ئەویش لە پێناو باشتر ئامادەکردنی توانە مرۆییەکان و هێزی کاری هەرێمی کوردستان تاوەکو بتوانن لەسەر ئاستی نێوخۆیی و نێودەوڵەتی پێشبڕکێی بەدەستهێنانی هەلی کار بکەن. چوارەم، جێبەجێکردنی پرۆژەی ڕووپێوی زانستیانەی بازاڕی کاری هەرێمی کوردستان. بۆ یەکەمین جار وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕووپێوی پێداویستەکانی بازاڕی هەرێمی کوردستانی ئەنجامدا. ئەمەش بە ئامانجی تێگەیشتنی قوڵتر و زیاتر دەربارەی ئەو کارامەیانەی کە پێویستن بۆ بازاڕی کار و هەروەها دەرفەتی بەدەستهێنانی هەلی کار بۆ دەرچوان باشتر دەکەن. ئەنجامی ئەم ڕووپێویەش لە ساڵی 2024 بڵاو کرایەوە کە سەدان لە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان لە سێکتەرەکانی گەیاندون و پەیوەندی، سێکتەری تەندروستی، هەروەها سێکتەری بیناکاری تێیدا بەشدار بوون.
پێنجەم دامەزراندنی سنتەرەکانی کارسازی واتە ئینترپرێنەرشیپ سنتەرز لە زانکۆکانی کوردستاندا بە مەبەستی پەرەپێدانی زیاتری توانای داهێنان و کارسازی لە ناوەندەکانی خوێندنی باڵادا بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەی MIT لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە یەکێکە لە دامەزراوە هەرە ئاستبەرزەکانی دنیا و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دامەزراندنی 4 سێنتەری کارسازی لە 4 زانکۆی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. زانکۆکانیش بریتین لە زانکۆی ئاکرێ، زانکۆی گەرمیان، زانکۆی چەرمۆ، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. لە هەنگاوی یەکەمدا لەلایەن پسپۆرانی دامەزراوەی MIT ڕاهێنان بە ژمارەیەک ستافی ئەکادمی لەم 4 زانکۆیە دەکرێت و دواتریش هەڵدەستن بە داڕشتنی پرۆگرامێکی خوێندنی تایبەت بە ڕاهێنان و پەرەپێدانی توانای کارسازی لە زانکۆکانی کوردستاندا بۆ ئەوەی ببێتە بەشێک لە پرۆسەی خوێندن. ئەم سێنتەرانە کار بۆ کردنەوەی خولی ڕاهێنان و فێرکردنی بەردەوام دەکەن دەربارەی داهێنان و پەرەپێدانی توانای کارسازی لە هەمان کاتیشدا کار ئاسانی بۆ ڕێخستنی ئەو چالاکیانە دەکەن کە پەیوەندیدارن بە پراکتیزەکردنی بیرۆکەی داهێنەرانە و دروستکردنی مۆدێڵی نوێی کارسازی بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی هەرێمی کوردستان. بەم شێوەیە ئەم سێنتەرانە دەبنە بەردی بناغەی پەروەردەکردنی نەوەیەکی کارساز، نەوەک نەوەیەک کە تەنها بە دوای کاردا بگەڕێت. ئەمەش نەک هەر بێکاری کەم دەکاتەوە، بەڵکو بەشداری دەکات لە زیادکردنی دەرفەتی کار و گەشەسەندنی ئابووری بەردەوام. شەشەم پەرەپێدان و فراوانکردنی پانتایی خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان. بەو پێی خوێندنی پیشەیی پەیوەندی ڕاستەوخۆی بە بازاڕی کار و گەشەی ئابووریەوە هەیە و لە ئێستاشدا خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر خراپدایە. بۆیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاریدا بە دەستپێکردنی پرۆگرامی خوێندنی پیشەیی لە ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستەش وەک سەرەتا مۆڵەتی کارکردنی بەخشیە ژمارەیەک لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی کە هەر یەکەیان چەندین بەشی پیشەیی لە خۆ دەگرن و لە ئێستادا دەستیان کردووە بە وەرگرتنی خوێندکاران و ساڵانە چەندین خوێندکار بڕوانامەی دیبلۆمی پیشەیی وەردەگرن لە بوارە پیشەیە جیاوازەکاندا. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە کە لە ئێستادا ژیری دەستکرد واتە AI بە شێوەیەک گەشەی کردووە کە لە سەرانسەری جیهان گۆڕانکاری زۆر گەورە لەسەر ئەکادیمیا و پیشەسازی دروست دەکات. بۆیە گونجاندنی پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆکان لەگەڵ پێشکەوتنەکانی ژیری دەستکرد بۆتە پرسێکی حتمی و زانکۆکان ناتوانن چاو لە ئاست ئەم پرسە گرنگە دابخەن. هەر بۆیە بە مەبەستی ئەوەی گەنجەکانمان بە هۆشیاریەوە و بە ڕێگەی دروست ئەم ئامرازە نوێیانە بەکاربهێنن بە جۆرێک کە کاریگەری نەگەتیڤی لەسەر بەها و نەزاهەی ئەکادیمی نەبێت، وەزارەتی خوێندنی باڵا پلانی داڕشتنی استراتیژێکی نیشتیمانی بۆ ئەم پرسە خستۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ئێستادا بە هاوکاری هاوبەشە نێودەوڵەتیەکانمان کار لەسەر ئەم پرسە گرنگە دەکەین. بۆ نمونە لە هەفتەی ڕابردوو بەڕێز دکتۆرە فانتا کە سەرۆکی دامەزراوەی نافسایە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێکە لە دامەزراوە هەرە بەهێز و هەرە گەورەکانی بواری ئەکادیمیا لە وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بوو، گفتوگۆی زۆر چڕوپڕ کرا لەبارەی ئەوەی کە چۆن هاوکاری زانکۆکانی هەرێمی کوردستان بکەین بە تایبەت لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ژیری دەستکردا. لە کۆتاییدا جەخت دەکەینەوە کە داهاتووی سیستمی خوێندنمان بەندە بەخۆ گونجاندنمان لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم و بازاڕی کار. هەمومان بەیەکەوە دەتوانین سیستمێکی خوێندن بهێنینەکایەوە کە تیایدا خوێندکاری سەرکەوت و هێزی کاری داهێنەر و گەشەی ئابووری بەردەوام مسۆگەر بکات و ببێتە مایەی خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان. دووبارە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم پێشانگایە دەکەم و هیوای سەرکەوتن و بەردەوامیان لە ساڵانی داهاتوو بۆ دەخوازم. هەر شاد بن.